بۆی دەبێت بە قوتابی بەڕێزەکان بڵین ئەوە هەوڵ و کۆششی ڕۆژانە و هەفتانە و مانگانەی تۆیە سەری ساڵ دەیچنیتەوە. توێکی فێرخوازی بەڕێزم ڕۆژانت نەبێ، هەفتانت نەبێ، مانگانش بە گەندەڵی و بە فشقیات بەڕێی بکەیت و بە تەمابی سەری ساڵ بە 4 ڕۆژ بە 5 ڕۆژ بە 10 ڕۆژ بەرهەمت هەبێ شتی وا نابێت. کەواتەوە خاڵ یەکەم دەبێ ئەو پەیامە بگۆڕین کە زۆر جار هەندێک لە فێرخوازە بەڕێزەکانمان کەوتیان تاقیکردنەوەی خۆی شپرزاکا و خۆی جینگەکاتەوە و شەو تا سەعات 2-3 شەو ناخێ و بەیانی شەبەقی هەڵەسێ و جاری وایە تا بەیانیش نەخەوتووە نە. دەبێ ئەمە ڕاستی بکەینەوە. تاقیکردنەوەی کۆتایی ساڵ بۆیە وشەکە کۆتایی ساڵە واتە چنینەوەی بەرهەمی ساڵێک. چۆن دەغڵ و دانێک بە درێژایی ساڵەکە دەبێ خزمەتی بکەیت، دەبێ پێشتر تۆوەکەت چاند بێ، دەبێ عەرزەکەت کێڵا بێت، دەبێ بژارت کرد بێت، دەبێ یان خۆت ئاوت دابێت یان لە ئەباران و بۆ کۆڵێت ئاوی بۆ ڕۆشت بێت، دەبێت جوان ئاگادار و بێتی مەڕووماڵاتی تێنەچوو بێت و لە ئەخیری ساڵە بڕۆ بیچنەوە و بەرهەمێکی باشە چنیوەتەوە. بەڵام تۆ بژارت نەکرد بێت و خۆت بۆ حازر نەکرد بێت و جوان نەتکێڵا بێ و کەم تا زۆرەها کێڵان ینی چی بە ناوی و بابەتەکانە نەڕۆشت بێتی شەن و کەوت نەکرد بێ بە تەمابی لە سەری ساڵە لە پڕێکە 89 بۆ بێتەوە بەخواگەردن مازاکە بە دووچاو نایبینیت. قورسە بەڕاستی تۆ بە تەمابی نمرە بێنی. کەواتە پەیامی یەکەم کە زۆر گرنگە بە هەمومان بە خوێندن و بە دراسە و بە وەکوتم پەروەردە و بە خوێندنی باڵا و دایک و باوک و هەمومانەوە دەبێ بڵین تاقیکردنەوەی سەری ساڵ بەرهەمی ساڵێکی ڕەبق. بۆ ئەم قسێ دەڵێم بۆی لە ئەوەڵی ساڵە بە قوتابی بڵین ڕۆڵە وریا بە ڕۆژانە سەعی نەکردنی تۆ سەری ساڵ وەکو مار پێتەوەدا. کچم کوڕە جوانەکەم ڕۆژانە سەعی نەکردن و پێنجشەمە و جومعان چاوپیان نەخشانەوەی و مانگانە نەخوێندنی و کەڵەکە بوونی بەسەرت لە سەری ساڵە ناتوانی بەسەری ئازاڵبی و ناتوانی نمرەیەکی بەرز بەدەست بێنێ. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم گەنجە جوانەکان کاتێک کە دەڵێن تاقیکردنەوە بۆ ئاستی زانستی تۆیە. تاقیکردنەوە بەڵگە نییە لەسەرەوەی کە تۆ کەسایەتێکی خراپی. ئەمەش بخۆی خاڵێکی گرنگ و مویمە. واتە ئەگەر تۆ لە تاقیکردنەوەی خراپبووی بەڵگە نییە لەسەرەوەی خراپی، بەڵگە نییە لەسەرەوەی کە کەس خۆشتی ناوێ، بەڵگە نییە لەسەرەوەی کە تۆ ناشبی بە کەسێکی سەرکەوتوو، بەڵگەش نییە لەسەرەوەی کە مامۆستا ڕقی لە تۆیە. ئێوە نییە ساڵانە بینیمانە تەلەبەی خۆی کوشتوەڵا لەبەروی لە داخی مامۆستا فڵان دەرەجەی نەداوە پێم. ئێوە نییە بە لێکدانوەیەکی زۆر هەڵا کچێک وەڵام محاوەرەی کردووە سوتاوە لەبەروی لە 2 دەرس کەوتووە. ئەوە نییە نە 20تانە بۆ نمونە کچێک لە سەری ساڵ جار ساڵانە ئێمە دەیبینین کە نمرەی بۆ نمونە پۆلە ناکۆتاکان و کۆتاکان وەردەگیرێتەوە. کچێک پڕچنگە لە حەپی خواردو على ئاساس خۆم ئیتیحارەکەم بۆ خونچەخان بۆ خۆت ئیتیحار کردووە. وەڵا جەوەکەم بەدڵ نییە من مامۆستا منی خۆش ناوێ و دایک و باوک منی خۆش ناوێ و نازانم چی. کاتەمە خاڵی دووەم زۆر گرنگە بە ئێوەی ئەزیز و بە مناڵ بەڕێزەکان و بە فێرخوازە بەڕێزەکان و بە هەمومان ئەم پەیامە بگەێنین. کوڕم کچم من تاقیکردنەوەی توانای زانستی تۆ دەکەم، بەڵام ڕەنگە گومانم لە چەکی تۆ نەبێت، ڕەنگە گومانم لە ئەخلاق و ڕەوشتی تۆ نەبێت، ڕەنگە گومانم لە بەڕێزی تۆ نەبێت، ڕەنگە گومانم لەوە نەبێت کە تۆ ئەتەکێتێکی زۆر جوان و مەزبوطت هەیە. جا ئەگەر ئەم جۆرە پەیامە بگات بە تەلەبە، یعنی من مامۆسای تۆ بم دەرەجەشت نەدەمێ ڕقت لێن نابێ، وایە نە بیلەوە ناکەیتەوە تۆڵم لێ بسەیندێت چکە من بەس دەرەجەم نەداوە پێت. ئەگەر نا ئەخلاق و ڕەوشت و ئەتەکێت و ئوستوب و زۆر شتم داوە بە قوتابی بەڕێزەکان کە بەداخەوە زۆر جار ئێمە کە مامۆستایەک دەرەجە نادا بە تەلەبێگری تەلەبەکاڵێ بیکوژم تەسکینی دڵم نە بەس لە ڕۆژێکا بۆم ڕێ بکەوێت نییە وا وای لێ بکەم فلان کەم بە شەرتی لێکدانوێکی زۆر هەڵەیە. ئەم مامۆستایە نمرەی نەداوە پێت لە بیرکاریان لە زانست یان لە کیمیا، بەڵگە نییە لەسەرەوەی کە نمرەت ناداتێ بۆ ژیان. لەوا چێت 4 ڕۆژی تر هەر ئەم کوڕە جوانە بڕاتە خوازبێری کچێکی ئەو مامۆستای بیداتێت چکە زانێ ئەخلاق و ڕۆشتی جوانە. بەس ئێستا وەکو نمرەی کیمیا و فیزیا مامۆستا هەیە دەرەجەی دایکێتی دەرەجەی باوکێتی ڕاست شەکاتەڵە بۆ دەرەجێ بدەمێت چکە دوکتۆر لەم بوارەیە زیرەک نییە. کاتەمەش هەڵەی دووەمە کە زۆر جار ئێمە خۆمان مامۆستاین کە دەرەجە نادەین بە تەلەبە وازانێ ڕقمان لێتی، کە دەیخەین وازانێ ڕقمان لێتی، کە بۆ نمونە ناجحت ناکەین وازانێت تۆ دەتەوێت تۆڵی لێ بسەنیتەوە، کە دەیخیتە 2 ساڵە وازانێ بۆ نمونە مەسەن زەربەیەکی زۆر لێداوە مەعلم تۆ نەتیجەی خۆت وەرەگریتەوە من نەتیجەی من نییە. یعنی کە تۆ کوڕم 80 ئەهێنی ئەو بەڕێزە 50 دێنێت ئەو بەڕێزە 90 هێنێ تۆ بای 190 بەرهەمی خۆتە چنیتەوە، ئەوی تر بای 180 بەرهەمی خۆی چنێتەوە، بەس یەکێکی تر ئەگەر نەیخوێند بێ بای 150 بەرهەمی خۆی چنێتەوە. کەواتە با من بە زمانێکی تر بیڵم معقولە نەفەرێک لە دەشتی شارە زور
تەمادەی چاند دەبێت بە تەما بێ مانجۆ بچنێتەوە بامی چاند دەبێت بڵێ وەڵام من حەزم لە باینجانە نەخێر تۆ دارێکت هێ نابێت دارسنەوبەرێ بڵێ بۆ ئەمە هەنجیر و قەیسی ناگرێ باب ئەمە دارسنەوبەرە کەواتە بە گوێرەی تۆ چی دەچێنیت بەرهەمی ئەوە دەچنیتەوە کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە بەڕاستی لە پەروەردەی دیمەن هەمیشە بە قوتابێ بەڕێزەکان و بە فێرخوازە بەڕێزەکان بڵین هەوڵی خۆت جوهدی خۆت تاقەی خۆت وزەی خۆت ئەوە ئەچنیتەوە بە هیچ شێوەیەک نە حکومەت ڕقیلێتە نە وەزارەتی پەروەردە ڕقیلێتە نە مودیر ڕقیلێتە نە مامۆستا نە توێژەر تەنانەت نە دایک و باوکەکەش ئەگەر ببی بە 2 ساڵ و 3 ساڵ و فەسلیش کردی تکایە بڕۆ دەرەوە بڕۆ ئیش و کار و کاسبی بکە بەس مەڵێ مامۆستاکان خراپە بڵێ خۆم خراپ بووم وەکو پێویست هەوڵم نەدا و کۆششم نەکرد خاڵی سێم کە زۆر گرنگ و مویمە ئەویش ئەوەیە کە دەڵێت تاقیکردنەوەی سەری ساڵ فێرخواز زۆر گرنگ و مهمە حەق و حسابی خۆی بزانێت حەق و حسابی خۆی یانی چی لە چیا باشی لە چیا خراپی لە چیا پێویستت بە شەونخوونی زیادە و لە چیشا پێویستت بە کە هیلاکبوونێکی کەمە ئێمە یەکێ لە کێشەکانمان ئەوەیە ئێمەی مامۆساژ نەمانتوانی و ئەم پەیامە بە تەلەبە بگەین مەسەڵەن بۆ نمونە لە بینی وانەکانە هەمووی ڕۆژوونیوێکی لە بینایە 4-5 ڕۆژێک شت بەدەستەوەی تۆ پێش زیندانەکە تۆ ئەگەر ئەزانی لە ئینگلیزی خراپی لەو 4 ڕۆژەی کە زیاد بەدەستەوەی هەوڵ بدە 2 ڕۆژی بۆ ئینگلیزی دابنێ یان بۆ نمونە ئەزانی ڕۆژی شەمە امتحانی بۆ نمونە مەسەڵەن کیمیایە مادام بۆ نمونە مەسەڵەن چوارشەمە و پێنجشەمەشت بەدەستێت کەواتە نابێت تۆ وەکو دەرزوانەکانی تێ تەنها تاقێ بۆی بخوێنی کە فێرخوازی وامانێت تەنها شەوی امتحانە خوێنێ یاخود عەسری امتحان دەیخوێنێ کەمەش هەڵەیەکی زۆر گەورە بۆیە خاڵی سێم مناڵ و فێرخوازە بەڕێزەکان ئەو دایک و باوکانش کە سەیریان بەرنامەیە دەکەن دەبێت فێریان بکەین کوڕم بە گوێرەی هیلاکبوون و ماندووبوونەکە و بە گوێرەی ئەو وانەی کە هەتا و بە گوێرەی ئاستی زانستی و زانیاری خۆت دەبێ هەوڵ و کۆشش بدەیت لەگەڵ وانەکان یعنی مەسەڵەن ڕۆژێک وانەیەکی بیرکاریاڵی زۆر مسەیترم ڕەنگە ئەتیادیش بێت تاقێ بخوێنی زۆر خۆت هیلاک نەکەی بەس ڕۆژێکی تر کە مامۆستاوانەی ئینگلیزی تێ کە ئەزانی بنچینت نییە زەعیفی وەڵا لەوەچە پێویست کا تا 12 شەو بخوێنی لەوەچە پێویست کا بە دایکت بڵێ دوای نوێژی بەیانیش هەڵم سێنەوە کەواتە نابێت وەکو وانەکانی تر بخوێنی نابێت وەکو وانەکانی تر سەعی بکەی کە ئەمەش هەڵەیەکە ئێمە تا تەلەبەی زانکۆ دەیبینم یعنی قوتابی زانکۆمان هەیە چۆن بۆ وانەکانی تر بوون 5 ساعت 6 ساعت خوێنێ بۆ وانەی تەشریح بۆ وانەی فیسیۆلۆجی بۆ وانەی بۆ نمونە مەسەڵەن فڵانشت بۆ وانەی باتنی جەراحا هەر شتێک لەو بابەتانی تیش کە لە طب و لە کۆلێژەکانی تر هەمانە سەرەکەین هەمان کاتی بۆ تەرخانەکە و بەداخەوە ئەو کاتی بۆ ئەوە هەبوو دەبایە بۆ کاتە بۆیەکێکی تر بە گوێرەی ئەوە نەبووە بۆیە جومعەت بدایەتە دەمیە بۆیە هەندێک شەونخوونیت بۆ بکردایە بەیانی زوو لە خەوەڵسانت بۆ بکردایە کەەوەش خاڵێکی تر زۆر گرنگ و مویمە هەر قوتابێکی بەڕێز ئاستی خۆی توانای خۆی تاقی خۆی لەوانەکانە بزانێ تاقیکردنەوەی سەری ساڵ زۆر ئاسانە